بێبەشکردنی منداڵان لە فێربوون بە زمانی دایک کردەوەیەکی سەرکوتگەرانە و دژە دموکراتیە. سبەینێ هەینی سەی ڕەشەمە ڕۆژی جیهانی زمانی دایکە. ڕۆژی 21 فێڤریەی ساڵی 1952 زاینی ژمارەیەکی زۆر لە خوێندکارانی بەنگالی زمان لە زانکۆی داکا پایتەختی بەنگڵادەشی ئێستا و پاکستانی ڕۆژهەڵاتی ئەو کات لە ناڕزایەتی دژ بە سەپاندنی زمانی ئوردو وەک زمانی فەرمی لەلایەن دەوڵەتی ناوەندی پاکستانەوە و بە ئامانجی بە فەرمی ناساندنی زمانی دایکی خۆیان زمانی بەنگالی لە ناو زانکۆ خۆپیشاندانیان کرد. ئەم خۆپیشاندانە لەلایەن هێزەکانی دەوڵەتی پاکستانەوە کەوتە بەردەست ڕێژی گولە. لەم جنایەتەدا ژمارەیەکی زۆر لە مامۆستایان و خوێندکاران گیانیان لەدەستا یان بریندار بوون. بەردەوامی خەباتی خەڵکی بەنگالی زمان بووە هۆی ئەوەی کە لە ساڵی 1970دا بەنگلادێش لە پاکستان جیاب بێتەوە و ببێت بە وڵاتێکی سربەخۆ. ڕۆژی 7 نوامبری 1999 یونسکۆ ڕێکخراوی پەروەردەیی زانستی و کولتوری سەر بە نەتەوەیە گرتووەکان لەسەر پێویستی فێربوون بە زمانی دایک وەک مافێکی هاوڵاتی و جیهانی جەختی کردەوە. هەروەها پێشنیاری فەرمی دەوڵەتی بەنگلادێشی سەبارەت بە ڕاگەیاندنی 21 فێڤریە وەک ڕۆژی جیهانی زمانی دایک پەسەند کرد. 188 وڵاتی ئەندام لا یونسکۆ لەوانە کۆماری ئیسلامی ئێرانیش دەنگی ئەرێنیان بەم پێشنیارەدا. پاش ئەوە بۆ یەکەم جار ڕێوڕەسمی ڕۆژی جیهانی زمانی دایک لە فێڤریەی ساڵی 2000 لە پاریس بە ئامادەبوونی نێونەرانی وڵاتانی جیهان زمان ناسان و پسپۆڕانی بواری پەروەردە لەلایەن ڕێکخراوی یونسکۆوە بەڕێوەچوو. لەو بەروارە بەدواوە لە زۆربەی وڵاتان بەم بۆنەیەوە ڕێوڕەسم بەڕێوە دەچێت. کۆماری ئیسلامی کە خۆی یەکێکە لە واژۆکارانی ئەم بڕیارەی نەتەوەیە گرتووەکان تەنانەت لە یاسای بنەڕەتی ڕەژیمیشدا فێربوون بە زمانی دایک بە فەرمی ناسراوە، لەگەڵ ئەوەشدا لە کردەوەدا ملیۆنان منداڵ کە زمانی دایکیان فارسی نییە لەم مافە سروشتیە لە قوتابخانەکان بێبەشکراون. ئەلبەتە هۆکاری ئەم کردەوەی ڕژیم ڕوونە. کۆماری ئیسلامی بە شێوەی پێشینیانی خۆی فێربوون بە زمانی دایک بە مەسەلەیەکی مەترسیدار بۆ سەر تەواوەتی خاکی ئێران دەزانێت و فەرهەنگستانیە شۆڤێنیستەکان ئەم مەسەلەیە بە هەڕەشەیەکی جددی بۆ سەر زمانی فارسی و پیلانێک بۆ کەمڕەنگکردنی ئەم زمانە دەزانن. ڕژیمی کۆماری ئیسلامی هاوشێوەی ڕژیمی شا بە گرتنەبەری ئەم سیاسەتە بە دوای یەکسانیکردنی فەرهەنگی زمانی بۆ دەستەبەرکردنی ناسنامەیەکی ساختەی نەتەوەیی ئێرانیە. ئەم سیاسەتە ئەگەر لە سەرەتای زاڵبوونی سیستمی سەرمایەداری لە ئوروپا و هەروەها لە وڵاتە داگیرکراوەکانی ژێردەسەڵاتی ئەم وڵاتانەدا ڕێگایەک بوو بۆ یەکسانکردنی کۆمەڵگاکان لە سنوورێکی جوغرافیای دیاریکراودا، دروستکردنی دەوڵەت نەتەوەکان و پێکهێنانی بازاڕی کار و کاڵای ناوخۆیی لە سەردەمی جیهانگیری سەرمایە و سەردەمی دووەمین شۆڕشی پیشەسازی هەنگاوێکی کۆنەپەرستانەیە لە خزمەت بە پاراستنی دەسەڵاتی دەستە و تاقمە مافیاییەکانی دەسەڵاتدار. لەگەڵ هەموو ئەمانەدا ئەگەرچی بێبەشکردنی منداڵان لە فێربوون بە زمانی دایک کردەوەیەکی سەرکوتگەرانە و دژە دموکراتیکە، بەڵام لە ڕووی زانستیەوە مەسەلەیەکی دەروونناسی و پسپۆڕانەیە لە بواری پەروەردەدا. توێژینەوەیەکی ئاماری لە ئێران نیشانی دەدات کە زۆربەی ئەو 5 ملیۆن خوێندکارەی کە لە 9 ساڵی ڕابردوودا لە تاقیکردنەوەکان دەرنەچوون لە زۆمرەی ئەو منداڵانن کە زمانی فارسی زمانی دایکیان نییە. هەر ئەم ئامارە سادەیە پێویستی فێربوون بە زمانی دایک بەڕوونی نیشان دەدات. زمانی دایک ئەو زمانەیە کە منداڵ لە دایک و باوک و ئەندامانی دیکەی ناو بنەماڵە فێری دەبێت. توێژینەوە بایۆلۆژی و دەروونناسیەکان نیشانی دەدەن کە منداڵ تەنانەت پێش لە دایکبوون لەگەڵ زمانی دایکی خۆی ئاشنا دەبێت. بە بیستنی دەنگی دایکی هەست بە ئارامی دەکات، هەنگاو بە هەنگاو هەست و سۆزی ئەو بە یارمەتی زمانی دایکی شکڵ دەگرێت و لەگەڵ جیهانی دەوروبەری خۆی ئاشنا دەبێت و پەیوەندی لەگەڵدا دروست دەکات. هەستیارترین قۆناغی ژیانی کە بنەمای ژیانی داهاتوویەتی لە تەمەنی 5 بۆ 7 ساڵی بە یارمەتی زمانی دایک تێدەپەڕێنێت و بنەماکانی کەسایەتی لەم قۆناغەدا دروست دەبن. لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا قەدەغەکردنی منداڵان و گەنجان لە فێربوون بە زمانی دایک
هاوکات پژوێخستنی فەرهەنگ و ئەدەبیاتی خەڵکێکە کە لە ماوەی سەدان ساڵدا بەرهەم هاتووە و دەوڵەمەند کراوە، بەشێکە لەو جیاکاری و ستەمەی کە بەسەر نەتەوەکانی نیشتەجێی جوغرافیای ئێراندا دەسەپێنرێت.